ئێمە وەکو ڕێکخراوی ژیانەوەی گەنجان بۆ جاری سێم هەڵەستین بە سازدانی فێستیڤاڵێک لەژێر ناوی فێستیڤاڵی شەهید گەنجۆ کە ئەم فێستیڤاڵە بۆ بیرهێنانەوەی شەهید گەنجۆیە کە شەهیدێک بوو خوێنگەرم بوو وڵاتپارێز بوو خەڵکی هەولێر بوو خەڵکی شەقڵاوە بوو هەستی بە بەرپرسیارەتی کرد لە بەرامبەر ئەو داگیرکاریی کە لە هەمبەر وڵاتەکەمان ڕۆدا و بڕیاری ئەوەی دا کە بەشدار ببێت لەگەڵ هەڤاڵان و هەر بەو ڕۆحی قوربانی خۆی قوربانی گیانی خۆیدا لە پێناو ئازادکردنی وڵات و خاکەکەمان ئێمەش وەکو گەنجان بۆەوەی ناوی ئەو لە بیر نەکەین و ساڵانە فێستیڤاڵمان هەیە بۆ بیرهێنانەوەی شەهید گەنجۆ لە ئێستاشە ئێمە ئامادەکاریەکانمان لە تەواو بوونایە و فێستیڤاڵەکەمان لە 2دا لە کاتژمێر 10 سەر لە بەیانی تاکو 5 ئێوارە بەردەوامە بێ چەند گروپێکمان لە چەند شارۆچکەیەکی جیاوازەوە لەگەڵمان بەشدارە بن لە کەرکووکەوە لە مەخمورەوە لە هەموو شارۆچکەکانی کوردستان لەگەڵمانن ئێمەش وەکو گەنجان داواکاریەکەین لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت سلێمانیش کە لە فێستیڤاڵەکەمانە بەشدار بن وەکو بیرهێنانەوەیەک وەکو وەفایەک بۆ گیانی پاکی شەهید گەنجۆ. سێمین فێستیڤاڵی کولتوری شەهید گەنجۆ لە شارۆچکەی دووگان بەڕێوە دەچێت کە لەم چالاکیەدا ئامادەکاری بۆ چەندین چالاکی جۆراوجۆر و سنجڕاکێش کراوە و چالاکیەکان لە بوارەکانی ئەدەبی و هونەری کولتوری لەخۆ دەگرێت و چەندین گروپی شانۆکاری بەهێز بەشداری لەو فێستیڤاڵەکەن و چەندین هونەرمەندی بەناوبانگ بەشداری لە فێستیڤاڵەکەدا دەکەین و داواکارین لە گەنجان و لە خەڵکی باشووری کوردستان بتوانن لەو فێستیڤاڵەدا بەشداری بکەن. شەهید گەنجۆ گەنجێکی باشووری کوردستان بوو کە لە پێناو بەگشدا چوونەوەی زوڵم و ستەمی هێزە داگیرکارەکان بەسەر خاکی باشووری کوردستان بڕیاری بەرەنگاربوونەوەی دا و لەو پێناوەشدا گیانی خۆی کردە قوربانی و شەهید بوو لە بەرامبەر چەتەکانی داعش لە شاری شەنگالدا لە شارۆچکەی شەنگال شەهید بوو بۆیە پێویستە بە هەموومان خاوەندارەتی لە ڕۆحی شەهید گەنجۆ بکەین کە توانی بەو ئاستە بەرزەوە و بەرەنگاری ستەم و داگیرکاری بێتەوە و دژی قڕکردنی کولتوری گەلەکەی خۆی هەڵبەست بنوێنێت بۆیە پێویستە ئێمەش لێرەدا بەم فێستیڤاڵە بتوانین هاوکاریەک بۆ دوایین ئاواتەکان و خولیەکانی شەهید گەنجۆ بێنینە دیکە بتوانین تێیدا کولتوری کوردی و دابوونەریتی کوردی بە زوندی ڕاگرین و توانین لەو پێناوەشدا فێستیڤاڵێکی سەرکەوتوو ئەنجام بدەین.